نەکەتان چی ئەمڕۆ؟ بەڵێ ئێمە دوێن لە ساعت 6 وارەوە مانگرتمان ڕاگەیاندووە کارەکانمان ڕاگەردووە سەرجەم کۆمپانیەکانی پاکەرەوەی شار ئەویش ئەوە گەڕێتەوە کە ئێمە 3 مانگە هیچ شایستێکی دارەیمان وەرنەگرتووە لە وەزارەت کتابەکانمان ڕایگیراوە هەتای سەعقدەکان ئیمزا نەکراوە. ئیتر کۆمپانیاش توانای مەحدودە، یعنی توانیمانە مایە دوانسیان کارەکان ڕاپەڕێنین تا ئێستاش هیچ کاتێکیان دیاری نەکردووە کە ئەم شەشمان بۆ چارەسەرکەن ئێمەش برارماندا کە کارەکانمان ڕاگرین نەمانگرتن تا کێشەکەمان چارەسەرەکرێن. شارەوانی چ هەڵوێستێکی هەبووە؟ شارەوانیش ئەوانیش دەسەڵاتان مەحدودە، ئەوانیش لەگەڵ وەزارەتە لە سەرخەتان بۆ چارەسەرکردنی کێشەکە بەڕێزی سەرچاو. دیارە لە سەنتەری شاری سلێمانی ئەوە هەر نەشمانزانی راح على بالبريشي ولا الهاي والله